بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕۆژمێری هەڵبژاردن لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانی بانگەشە لە زۆنی سەوز گڕی گرتووە لەسەر و هەموو ئەوانەشەوە ئەو یاساشکێنیانەی کە کراوە لە بانگەشەدا لە هەموو ئەوانە خراپتر ئێستا کار گەیشتۆتە ناوزڕاندن بە جۆرێک ینی لە ناوزڕاندنیش تێپەڕیوە بۆتە بمبورنلەوە بۆتە جۆرێک لە جنێودان بۆ ئەڵلقەی دووهەمی ئەم شەو ئێمە هەر لەسەر ئەم بابەتی ناوزڕاندن کە لە ئێستاوە دەستی پێکردووە قسەی زیاتر دەکەین میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر و گفتوگۆی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز خاتونیان عومەر یاساناس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلەیمانی لە لامان میوانە خاتونیان بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە بەرنامەی ڕۆژمێری هەڵبژاردن پێشەوەی من بێمە لای پرس و قسەکانمان پێشەوەی گفتوگۆی زیاتر لەسەر و بابەتە بکەین ئەمە پێم خۆشە کە هەندێک ڤیدیۆ کە کارمەندانمان بۆیان ئامادە کردوین با پێکەوە بیبینین ئەوسا گفتوگۆی زیاتر لەسەر بابەتی ناوزڕاندن دەکەین کە بەداخەوە لەلایەن هەندێک کەس هەندێک لایەن هەندێک ئەوانەی کە ڕەنگە خۆشیان بە گەورە ببینن بە جۆرێک ناوزڕاندنەکە ناخۆش بووە کە بە هیچ جۆرێک لە کولتوری کوردەواریدا شتیوە نەهەبووە نەئەبێ نەجێگاشی ئەبێتەوە کاتێک گەیشتۆتە ئەوەی قسە بە شەرەف و کەرامەتی خەڵک بگوترێ بە پێکەوە بینەرانی بەڕێز بە هەندێک لەو ناوزڕاندنانە ببینین بە ناوی بانگەشەی هەڵبژاردنەوە فەرموون نزیکی 100 خیانەت دەکەن لەو هەرێمی کوردستانە ئەوان کوردایەتی ناکەن جاشایەتی دەکەن ئێمە کۆمەڵە خەڵکمان کردووەتە وەزیری ساکە قایمەکانمان دەرکردووە دەنیان بە یەکێتی نەداوە ئاخر ئەمانمان بۆچیە ئەوە خوێڕینەوەنە بۆچیمانە ئەمە وەزیری خوێڕینمان بۆچیە و هەچ کەسێ زەڕێ شەرەف و ئەخلاقی تێدا بێت کاندیدی بۆ دەسەڵات ناکا و بانگەشە بۆ دەسەڵات ناکا بینەرانی بەڕێز بەڕاستی ئەم بانگەشانە قسە زۆر هەڵەگرێ لە یەکێکیانەوە دەست پێ دەکەین خاتونیان دیارە ئەسڵەن هەر مێژوو نازانێ هەر ئاگای لە مێژوو نییە دەڵێ باسی ساڵی هەفتە کاکە موچە خوراوە موچە لە چۆ خوراوە چێ خواردوێتی ساڵی هەفتە ڕەنگە بۆ خۆی هەر لە دایکیش نەبوو بێ من دەمەوێت ئێوە وەکو یاسان ناسێک ئێستا لەسەر ئەم بانگەشانای ئەوانەی کە بینیت ئێوە دەڵێن چی وەکو کەسێکی یاسان ناس چۆن نەکرێ هێشتا بانگەشەش دەستی پێ نەکردووە ناوزڕاندن بەو جۆرە چۆن دەکرێت سپاس بۆ بەرنمەکەتان خۆشحاڵم بە ئامادەبوون لە بەرنامەی بەڕێستان طبعاً ئێمە ئێستا لە قۆناغێکی هەستیارداین کە پێی دەوترێت هەڵبژاردن ئەگەر لە ڕووی ماف و یاساوە خوێندنەوەیەکمان هەبێ بۆ ئەم دەستەواژێ دەبینین کە هەڵبژاردن دیموکراسی ترین ڕێگەیە لەسەر تاسەری جیهان بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات بۆ گرتنە دەستی دەسەڵات بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئازادانە لە کەشێکی دیموکراسی لە کەشێکی ئارامدا ممارەسەی ئەم مافەی خۆیان بکەن بەوەی کە بە ئازادانە هەر لایەنێکی سیاسی و هەر کیانێکی سیاسی کە بیانەوێت هەڵی بژێرن بۆ ئەوەی کە دەسەڵات بگرێتە دەستەوە بۆیە دەبێت لە چوارچێوەی ئەم پرنسیپەدا هەر لایەنێکی سیاسی و هەر قوارەیەکی بەشداربووی ناو هەڵبژاردنەکان بانگەشەی هەڵبژاردن و پروپاگەندەی هەڵبژاردننی خۆیان دەست پێ بکەن بە ئاعتیمادکردنە سەر ئەو پرۆژانەی و ئەو خزمەت گوزاریانەی و ئەو کارە باشانەی کە لە ڕووی بەجێبەجێکردنی خزمەت گوزاریە گشتیەکان ئەنجامیان داوە بۆ هاوڵاتیان نەک ئەوەی کە تۆ پەنا بەریت بۆ دەستبردن بۆ ئازادیە کەسیەکان بۆ کەرامەت بۆ ماف و ئازادیەکانی مرۆڤ زۆر باشە خاتونیان هەم بە پێی دەستوری عێراقی هەم بە پێی پرەنسیپەکانی دموکراسی بیر ئازادە ینی دەبێ مرۆڤ ئازاد بێ چۆن بیرەکاتەوە بڕوای بە چ بیر و باوەڕێکەیە سەر بە چ لایەنێکی سیاسیە لە کوێی دنیا هەبووە ئەگەر ئەم هەرێمەی خۆمان نەبێ کە بەداخەوە ئەم هەرێمە بۆ خۆشت باش دەزانی ئەمە بەرهەمی خەبات و خوێنی و قوربانیدان و فرمێسکی 100 ساڵی ڕابردووی خەڵکی کوردستانە تا ئەم هەرێمەی پێکەوە ناوە ئێستا لە کوێی دنیا هەبووە سوکایەتیکردن بە خاچی کوردستان بە گەلی کوردستان بە خوێنی شەهیدان لە ناو خاچی کوردستانی شوێنە گەرم هەرێمە نەبووایە ئەوانەی کە ناوزڕاندن نەکەن ئەوانەی سوکایەتی دەکەن دەیانتوانی هەر یەکێ لەوانە دەتوانێت
لە بەغداوە سوکایەتی بکات خوێندنەوەتان بۆ ئەمە چێ کەسێک ڕێز لە بیر و باوەڕی بەرامبەرەکەی نەگرێت چۆن دەتوانێت دواتر ڕێز لە دەنگی دەنگدەر و لە خەڵکەکەی خۆشی بگرێت. طبعاً بەپێی بنەما و بنچینەکانی دەستور ئازادی بیرروڕا و ئازادی ڕادەربڕین یەکێکە لە بنەما و بنچینە دەستوریەکان کە بنەمایەکی سەرەکیە بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی شارستانی مەدەنی مۆدێرن و دیموکراسی. لەسەر ئەم بنەمایە بەداخەوە لە ئێستادا لەژێر پاساوی ئازادی ڕادەربڕین دەست دەبرێت بۆ شکاندنی کەرامەتی مرۆڤەکان، تەشیرکردن بە مرۆڤەکان، ناوزڕاندنی مرۆڤەکان، بوختان هەڵبەستن و کە ئەمە سیمایەکی نادیموکراسی، ناشارستانی، ناشرینی بەخشیوەکە بەم هەرێمەی ئێمە بەداخەوە کە ئەمە جێگەی نابێتەوە لە کولتور و دابوو نەریتی کوردەواری ئێمە و جێگەی نابێتەوە لە ناو کۆمەڵگەیەکی مۆدێرن و کۆمەڵگەیەکی شارستانیدا. کورد شایانی ئەوە نییە کە بەم جۆرە بناسرێ بەداخەوە کە کۆمەڵە کەسانێک پەنا دەبەنە بەر گرتنەبەری هەموو ڕێکارێکی ناشرین تەنها لە پێناو ئەو کەسانە بۆچی واکەن ینی ئەو کەسانە بۆ ینی بڕوایان بە کوردایەتەکەی خۆیان نییە خۆ بە کوردی قسەکەن ئەوانە بۆ پەنا بۆ ئەو ناوزڕاندنابن. وەڵڵاهی ئەوان لەبەر ئەوەی لە کارنامەی خۆیاندا هیچ شتێکیان بۆ هاوڵاتیان نەکردووە ئەوان ئەگەر هەر لایەنێکی سیاسی هەر کەسێک دڵسۆزی خەڵک بێت بەم جنێ و بەم زمانە ناشرینە ئەمە خزمەتکردن ناگەێنێ بە خەڵک. تۆ ئەگەر ئەدەوێ خزمەت بە خەڵک بکەیت فەرم و هەر یەکە لە ڕێگەی خۆیە و با خزمەت بە خەڵک بگات. تۆ حیزبێکی دەسەڵاتداری لەم شوێنەی خۆتەوانێ کوا پرۆژەی ڕێگەوبانت. من ئەمڕۆ لە کەلار گەڕاومەتەوە خەڵکی کەلار هاواریان لێ هەڵستاوە لە نەبوونی خزمەت گوزاریدا. ئەڵێ ئەگەر هاوڵاتیەکی ئێمە تووشی برینداریەکی سەخت ببێ ئەبێ پەلە بیفڕێنین بۆ نەخۆشخانەکانی سلێمانی. ینی ئەم قسانە ئەم جنێودانە ئەم ناوزڕاندنە ئەم تەشیرە زۆرە ئەم گاڵتەکردنە ئاوا ناکە خەڵک سار بکاتەوە لە پرۆسەی هەڵبژاردن نەچێ بۆ دەنگدان بڕوای بە هیچ نەمێنێ. باوەڕم پێ بکە ئێمە گفتوگۆ ئەەکەین ڕۆژانە لەگەڵ خەڵکە هەمومان بەریەک کەوتنمان هەیە. یعنی من دوێنێ پێرێ ژنێکی بەتەمەن گفتوگۆی لەگەڵا کردموتی بەڕاستی جێگەی داخەکە ئاوای لێ هاتووە سلێمانی ئەم جنێو بەوەیە ئەو جنێو بەو ئەیە ئەم زمانە ناشرینە گەنجە مناڵەکانیشمان فێری جنێودان بوون. یعنی کار بگاتە ئەوەی ژنێکی بەتەمەن تووشی یەئس بێت لەم بارودۆخە چونکە ژینگەیەکی زۆر نائارامە ژینگەیەکی زۆر ناشرینە دۆخێکی زۆر نالەبارە. تۆ هاوڵاتی خۆی ماندووە خۆی برسی کراوە لەلایەن بەغدادەوە تۆ لە جیاتی کەشێکی ئارامی بۆ بخوڵقێنی لە جیاتی بە شێوازێکی جوان بە شێوازێکی شارستانی هانی هاوڵاتیان دەی بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکەن و ممارەسەی ئەو مافە سروشتەی خۆیان بکەن نەک تۆ بە ڕێگەی جنێودان بەریت بۆ ئەوەی کە خەڵک بترسێنیت و فشار بخەیتە سەر هاوڵاتیان بۆ ئەوەی کە هەموو ڕێگارێکی ناشارستانی و ناشرین بگریتە بەر بۆ بەدەستێنانی مافی شخصی خۆ. زۆر باشە خاتونیان لە ڤیدۆکانیش بینیت جنێو بە شەرەف و ئەخلاقی کاندید دەدرێت یعنی ئەمە ئەو پەڕی تێپەڕاندنی هەموو سنوورەکانە هیچ سنوورێک نەماوە هێڵی سوور نەماوە هەمووی بەزێنراوە. باش ئەمە ناوەنەی چی؟ ئایا ئێستا کاتی ئەوە نییە داواکاری گشتی ئەی ئیشی چێ داواکاری گشتی کاتی ئەوە نەهاتوە ئەوەڵ کەس بێتە سەر هێڵ چونکە سنوور بەزێنراوە جنێو بە شەرەف و ئەخلاقی خەڵک دەدرێت کە قەت لە ناو کووردە ئەم شتە نەبوو. وەڵڵاهی پێم وا بێت تەنها خوێندنەوەی من ئەوەیە کە نزمترین ئاستی سەقافی ئاستی معریفی ئاستی ئەخلاقی و کەرامەتی ئەو کەسانە نیشان دەدات کە بەو زمانە گفتوگۆ دەکەن چونکە بەڕاستی زۆر نامەوێ بە کۆمەڵگەی ئێمە جاران خەڵک ڕووی نەئەهاو هەر بەرامبەر بە کەسی بەرامبەری جنێوێک بدات ئێستا کارگەیشت بێتە ئەوەی تۆ بێی لە سۆشیال میدیا لە ڕاگەیاندنەکاندا جنێو بدەیت تەشهیر بکەی ناوزڕاندن بە خەڵک بکەیت بوختان بە خەڵک بکەیت وەڵڵاهی من نازانم چ خوێندنەوەیەکی بۆی هەیە. جا ئەم کەسانە لە بێ معریفی خۆیانەوەیە لە ئازنزمی خۆیانەوەیە کە پەنا دەبەنە بەکارانە. کۆمسیۆن چیە؟ ینی یەکێ لە بنەماکانی ئەوەی کە یاساکان یاسا و ڕێسای کۆمسیۆن کە باسی کردو هێشتا بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ نەکردووە گەیشتۆتە جنێو دەبێت کۆمسیۆن چی بکات؟ وەڵڵاهی ئێمە دوو ڕێکاری یاساییە من هەر ئەوە نەئەڵێم ئەم کەسولایانانە خۆیان پابند نەبن بە یاسای
ئێمە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانمان هەیە و بڕیار و ڕێنماییەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانمان هەیە و یاسای ژمارە 6 ساڵی 2008مان هەیە کە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە و یاسای سزادانی عراقیمان هەیە مادەی 433 ئەمانە کە پابند نەبن بە یاساکانەوە بە بڕیارە یاساییەکانەوە و هیچ وجودێک بۆ یاسادا نەنێن و خۆیان لەسەر و یاساوە ببینن و لە هەمان کاتە داواکاری گشتیش یعنی داواکاری گشتی نوێنەری گەلە لە ڕووی یاساییەوە داواکاری گشتی نوێنەری گەلە بۆ جوڵاندنی هەر سکاڵایەکی یاسایی کە بۆ ئەو کردارە تاوانکاریانی کە کار دەکاتە سەر سیستمی گشتی ئادابی گشتی کۆمەڵگا و پرینسیپە ئەخلاقیەکانی کۆمەڵگا و دەبێتە هۆی تێکدانی ئادابی گشتی و نظامی گشتی کۆمەڵگا ئەی باشە داواکاری گشتی ئێستا نەیەتە سەر خەت کەی جوابی دەبێت بۆیە پێویستە جگە لەوەی کە هاوڵاتیان دەبێت سکاڵای یاسایی تۆمار بکەن و دەبێت داواکاری گشتیش بێتە سەر خەت پێدوانیە یعنی ئەم قسانەی کە کراوە دژی کاندیدەکان دیارە ئەمە بیر و باوەڕ کاندید هەیە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە هەیە هیەکێتی نیشتیمانی کوردستانە ئیگۆڕانە ئیسلامیە هەر لایەنێکە بەڵام سوکایەتیکردن یاخود جنێودان بە شەرەف و ئەخلاقی کاندیدی ئەو دوولایەنە سەرەکیە کاندیدی پارتی وێچێتی ئێستا ئەرکی ئەوانە چییە پێتوانێت کاتیەوە هاتووە ئیتر ئەبێ چونکە ئەمە هێڵی سوور بەزێندرا یعنی جگە لە داواکاری گشتی ئەبێ کاندیدەکان چ کاردانەوەیچیان هەبێ یانەوە جنێودانێکی حەیە عەلە سەڵاتە بە کاندید کەسێک خۆی هەڵبژاردووە طبعا ئەو کەسانی کە هەم جنێودانە بە کاندید هەم جنێودانە بە دەنگدەریش واتە ئەمە دەستدرێژیکردنە پێڵێن کاندیدی حیزبی دەسەڵات هەرچەند ئەم دەستەواژە سەقەتە هاتووتە ناو خەڵقەوە حیزبی دەسەڵات هەیە ئەوەی تریشی کەس نازانێت حیزبی نادەسەڵاتە دوو حیزبی دەسەڵات بە حساب پارتی وێچێتی ئەمانە دەسەڵاتن ئەوەکانی تریش نادەسەڵاتن چونکە ئەتوانین بڵێن شتێک نییە بە ناوی ئۆپۆزیسیۆن لەوە گەڕێ بەڵام جنێودان بە کاندیدی ئەم دوو حیزبە پارتی و یەکێتی ئایا ئێستا ئیتر لێرەوە ینی من لە تۆ دەپرسم ئەم کاندیدە بە ڕێزانە کە خۆیان کاندیدن کاکەوکەیە بڕای بە بیر و باوەڕی پارتی دیموکراتەیە یەکێکی کە بڕای بە یەکێتی نیشتیمانی کوردستانەیە بەڵام هاتوون باسی شەرەف و ئەخلاقیان دەکەن کاتیوەنی ئەمانە کاردانەوەیان هەبێ من پێم وتیت پێشتر کە دەنگدان مافێکە و خۆپاڵاوتنیش لە چوارچێوەی هەر قوارێکی سیاسی مافی هەر کەسێکە کە بە ئازادانە بە پێی بیرروڕای سیاسی خۆی تا چەندێک گونجاوە لە بەرنامە و کاری هەر لایەنێکی سیاسیەوە خۆی بکاتە پاڵێوراوی هەر کیانێکی سیاسی و مامەڵەکردن بە پێچەوانی ئەمەوە تا ئاستی جنێودان لەسەر ئەو کەسانی کە بوونەتە پاڵێوراو لە هەر لایەنێکی سیاسی ئەمە تەشیرە ئەمە ناوزڕاندنە ئەمە دەچێتە بابی دەستدرێژیکردن بۆ سەر مافی پاڵێوراو لێرەدا پاڵێوراوان من داوایان لێ دەکەم کە دەبێت لە ڕووی یاساییەوە ڕێکاری یاسایی بگرنەبەر لە دژی ئەو پێشێلکردنە لە دژی ئەو ناوزڕاندنە کە ئەویش بە پێی مادەی 57 لە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەبێت مامەڵە بکرێت لەگەڵ هەر کەسولانێکی سیاسی کە بەو جۆرە دەستدرێژی دەخاتە سەر پاڵێوراوی هەر کیانێکی سیاسی زۆر کە ئەویش باش خاتونیان من بەڕاستی دوو پرسیارەمێ بەڵام بە جارێک لەم پرسیارێنەوە ئێستا دەست پێ بکەین دیارە ئەمە هەڵبژاردنە بمانەوێ نەمانەوێ پارتی وێچێتی ڕەنگە زۆرینەی دەنگەکان بێنن ئایا ئەو لایەنە ئەو کەسانە کە ئێستا تەشهیر بە کاندیدی ئەمانە دەکەن دواتر چۆن لە ڕوویان دێ ئەگەر کاندیدیان هەبوو دەرچوو لە پەرلەمان چۆن لە ڕوویان دێ لەگەڵیان دابنیشن کە لە کاتێکە جنێو بە شەرەف و ئەخلاقیان دەدەن ئەو کاتە چی بەخۆت دەڵێ وڵی جاکە ئەگەر ئەوان ڕوویان بێت جنێو بدەن جنێو دەربن ڕوویان بێت بۆ نمونە کاندیدێک یا پاڵێوراوێک تاوانبار بکەن بە دزی کە خۆیان دز بن هەر ڕێکارێکی ناشرین هەر کردارێکی طبعا ئەم کردارانە هەمووی بە پێی یاسا کردداری تاوانکارین ئەوان ڕوویان بێ کردداری تاوانکاری ئەنجام بدەن چۆن ڕوویان نایە لە ناو پەرلەمانە دابنیشن ئەمان هەموو ڕێکارێکی ناشرین ناشارستانی دەگرنەبەر لە پێنا و بەدەستهێنانی دەنگ و قازانج بۆ چونکە ئەمان لە سیستمی ئەوان وەکو سیستمێکی سەرمایەداری مامەڵە لەگەڵ هەڵبژاردن و مافی هەڵبژاردن دەکەن ئەوان پێیان وانە کە هەڵبژاردنکردن بە تاک لە هیچ سیستمێکە جێگای نابێت تۆ سەیری کە لە دنیا هەڵبژاردن دەکرێت لە هەموو ئەوروپا هەڵبژاردن دەکرێت مەحاڵە سوکایەتی
بە تاک بکرێت جنێ و فرۆشی تیاابێ یاخو بە بیر و باوەڕ سەیری ئەوروپا کە ئەنواعشکار بیر و باوەڕی تایە لە کاتی هەڵبژاردنیشە هیچ کەسێ سوکایەتی ناکە ئەمە چ نمونەیەکمان دەداتێت چیمان پێڵێ بەداخەوە کوردستان پڕە لە کۆنسڵگەری و ئەنواعشکار نوێنەرایەتی وڵاتانی دێ بەڵام لە سیستمی سەرمایەداریشدا لە ئەوروپا مناڵ بەکاردەهێنرێت بۆ بازرگانیکردن لە کاتێکە قەدەغەشە کەواتە ئەمان وەکو سیستمێکی سەرمایەداری وەکو بازرگانی مامەڵە بە دەنگدانەوە دەکەن جاران ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 90ەکان دەنگدان چی بوو دەنگدان مافێکی هاوڵاتیان بوو کە ممارەسەی مافێکی سروشتی خۆیان دەکەن لە پێناو چی لە پێناو بەشداریکردن لە بڕیاری سیاسی لە پێناو بەشداریکردن لە بەڕێوەبردننی کاروبارە گشتیەکانی وڵاودا کە نوێنەری خوان هەڵبژێرن بۆ ئەوەی نوێنەرایەتی ئەوان بکەن بۆ بەڕێوەبردننی وڵات ئەی بەڵام ئێستا چ خوێندنەوەیەکی هەیە ئێستا خوێندنەوەیەکی تری هەیە زۆرترین دەنگ بەدەست بێنە کورسی بەدەست بێنە لە پێناو ماف و ئیمتیازاتی شخصی پەرلەماندا تۆ ئەگەر ماف و ئیمتیازاتەکان لە پەرلەمان لێ بکەرەوە بزانە ئەمانە هیچ قسەیەکەکەن پارە لەکوێ بێ زمانی ئەوان لەو شوێنە ئەسوڕێت دواتر ئەمان ئەگەر بەرنامەی کاریان هەبێت ئەمان ئەگەر ڕووسور بن لە خزمەت لەو خزمەت گوزاریانەی کە بۆ خەڵکیان پێشکەش کردووە باوەڕم پێ بکە لەبەر باسکردنی کار و چاکەکانی خۆیان سەرناپڕژێنە سەر ئەم شێوازی قسەکردانە لێرەدا ئێستا ئێمە لە بەردەم دوو ئاراستەیەک ئاراستەیەک کە هیچ شاری سلێمانی وێران کردووە ئاراستەیەکیش کە لە هەولێر ئاوەدانی کردووە بە پێی بنەمای بەرنامە ڕێژی ئاوەدانی دەست پێ کردووە پرۆژەی خزمەت گوزاری گەیاندوتە هاوڵاتیان یەی تۆ خەڵک بەراوردی ئەم دوو شارە دەکات ئەی چۆن ئەمان کارێک بکەن کە هیچ شتێکیان نەبێ بۆ ئەوەی کە شانازی پێوە بکەن بۆ هاوڵاتیانی بخەنە ڕوو مەجبورن بە شێوازێک قسە بکەن بگاتە ئاستی جنێودان و تەشیر بۆ ئەوەی سەرنجی خەڵک لابەرن لەسەر کار و پرۆژەکانی ئەولا سەرنجی خەڵک خەڵک ئەو ڕاستیە نازانێت بێگومان چۆن خەڵک نازانێت من دوێنێ شەو بە جادەی مازدی مۆڵا ڕۆیشتوم تەپ و تۆز بۆ ئاسمانەیە بڵاو بوو بۆ خۆیان بێت چی بێت سیرەکەین وڵا ئەمە جادە هەڵکڕێنراوە بەیانی نادوو بەیانی هەڵبژاردنە باشە هەرچی قەراغی شۆستەکانە هەڵکڕێنراوە شۆستەکان بۆ یاخ ئەکرێت جادەکان بۆ یاخ ئەکرێت هەمووی لەم کاتی هەڵبژاردنە ئەکرێت خێر بۆ پار نەکرا بۆ بابێ مۆسەر تەشیرەکە بابێ مۆسەر ناوزڕاندنەکە خاتونیان وەکو گوتم ئێوە یاساناسن ینی ئەو لایەنەی کە یا ئەو کەسایەتیانی کە گاڵتە گەیشتۆتە وەکو گوتم جنێودان بە شەرەف و ئەخلاق هەر لەم عێراقەیە کە بە زۆری زۆردارێکی پێمان خۆش بێ یان نا کوردستان بەشێکە لە عێراق باشە ئەو لایەنە ئەتوانن لە بەغدا سوکایەتی یاخو جنێو بە شەرەف و ئەخلاقی لایەنەکانی عێراق بدەن بێگومان نەخێر ئەوان ئەگەر ئەو جنێ و سوکایەتی لێرە ئەیکەن لە بەغداد بیکەن مامەڵەیەکی زۆر قورسیان لەگەڵدا دەکرێت نەک لە ڕووی یاساییەوە بەڵکو تیرۆر دەکرێن شار بەدەر دەکرێن و ناژێڵن یەک ڕۆژ لە ناو پەرلەمانی عێراقیش و لە ناو شاری بەغدادیشا دابنیشن بەڵام لێرە ئیستیغلالی ئەو کەشە دیموکراسیە دەکەن پێ دوایە ئەوانەی کە ئەم ناوزڕاندنەکەن شایانی ئەوەن بە کوردی قسە بکەن واللهی من ناچمە ئەو بابەوە ئەچمە بابی ئەوەی کە شایستەی ئەوەن بە ئازادانە بێن و بچن یان ئەمانەت تاوانبار و تۆمەتبارن و ئەبێت تەوقیف بکرێن و دەستگیر بکرێن باشە ئێمە ناچینە ئەوە مامەڵەی تاوانبارێک ئەەکەین کە کردارێکی تاوانکاری ئەنجام داوە کە تەشیری کردووە کە ناوزڕاندنی کردووە کە کاری سوکایەتی کردووە لە کاتێکا چ بەڵگەیەکی هەیە کە پاڵێورا و بۆ نمونە پاڵێوراوێک شەرەفی نییە و ئەخلاقی نییە ئەگەر بەراوردی شەرەف و ئەخلاق بکەی ئەبێ بەراوردی شەرەف و ئەخلاقی خۆی بکات لەگەڵ پاڵێوراوێکدا ئەبێ بەراوردی دزیەکانی خۆیان بکەن لەگەڵ پاڵێوراوێکدا خاتونیان ئێوە یاسان ناسن دیسانەوە دێ مۆسەر ئەو ناوزڕاندنە پێت وانە ئیتر وەکو کەسێکی یاساناس ئیتر لە سبەیەوە پێت وانە دەبێت داواکاری گشتی بێتە سەرهێڵ نابێت لەسەر ئەم بابەتە بە هیچ جۆرە بێدەنگ بێ ینی لانی کەم ئێستا هەر لە شاری سلێمانیە تەنها لە شاری سلێمانی ڕەنگە 200 کاندید هەبێ ئێمە جنێوە بە 200 کاندید بە کەسوکاریان بەوانەی کە لەگەڵیانان ئەوانەی بانگەشەیان بۆکەن ینی کاتیەوە نهاتۆ یا داواکاری گشتی بێتە سەرهێڵ ئەگەر نهاتە سەرهێڵ کەواتە ئەوەش علامەتی ئیستیفامی ناشێت هەسەر بۆچی داواکاری گشتی داواکاری گشتی لەسەری پێویستە لەو لەحظەی کە هەر لایەنێکی سیاسی هەر هاوڵاتیەک هەر کەس و لایەنێک کردداری تاوانکاری ئەنجام بدات کە مەترسیدار بێت
بۆ سەر سیستمی گشتی و ئادابی گشتی کۆمەڵگا و نیشانی ئیسیفهام لەسەر کۆمەڵگە دروست بکات و تەئسیری خراپ لەسەر گەنج بکات دەبێت ڕاستەوخۆ بە زووترین کات ڕێکاری یاسایی لە بەرامبەر ئەو کردارە تاوانکاریانە بگرێتە بەر. بەڵام ڕۆژانە ئەوە نزیکەی 1 مانگە هێشتا بانگەشەی هەڵبژاردن نەکراوە. بە ئامی ئاشکرای یاسای ژمارە 6 خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن پێشێ لەوە دەرچوو لە ئامێرەکان دەرچووە ئەمە حی عەلە سەڵاتە ئاشکرایە. بەڵێ یاسای دەستور پێشێل دەکرێت بنەماکانی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشێل دەکرێت هیچ هەڵوێستێکی نەبووە کەواتە دەبێت تاک خۆی ڕێکاری یاسایی لە بەرامبەر ئەم کردوانە بگرێتەوە. یعنی ئەکرێ ئەوانە داوا تۆمار بکەن ئەو کاندیدانە تۆماری بکەن کە سوکاریان تۆماری بکەن. بە پێی یاسا کاندید دەنگدەر هەر کاتێک مافیان پێشێل کرا سوکایەتی بە کەرامەتیان کرا و هەستیان بریندار کرا پێویست دەکرێت لە ڕووی یاساییەوە سکاڵە یاسایی تۆمار بکەن و ئەو کەسانە ڕوبەڕووی ئیجراعاتی یاسایی بکەنەوە بە زووترین کات. زۆر باشە خاتونیان من پێم خۆشە ینی ئەمە وەکو دواپرسیاریش وەڵام بدەیتەوە ینی ئێستا دەمەوێت تۆ ڕووی دەمن لە کاندیدەکان بێت لە کەسوکاری کاندیدەکان بێوانی خۆیان بژاردۆتە چونکە بە ئاشکرا دەڵێ دوو حیزبی دەسەڵات ینی پارتی و یەکێتی زۆر باشە پێدوانیە لە بەیانیەوە ئەو کاندیدانە دەبێ هەڵوێز وەربگرن جا بە هەر شتێک بەیانی یاسا بەبرین داوا تۆمار بکەن یان هەر شتێکی پێدوانیە لە بەیانیەوە ئەبێ هەڵوێستێکی توندیان هەبێ چونکە ئەگەرەمە بڕوا ئاوایی شتی تریشی بەدوا دێ ڕەنگە لەوەش تێپەڕێ ئەمە هێڵی سوورت بەزێنراوە. وڵی من پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیاری بەڕێزت بدەمەوە مادام ئێمە باسی ڕێکارە یاساییەکانمان کرد پێم باشە کە بۆ هاوڵاتیانی ڕوون بکەینەوانێ کە لە ڕووی یاساییەوە بۆچی ئەم کردارانە بەڵگە چیە کە تاوانکاریە. من یەک قسە ئەەکەم ئەمان ڕۆژانە تەشیر دەکەن ڕۆژانە ناوزڕاندن دەکەن ئەمە هیچی ناچێتە ژێر بابی بانگەشەی هەڵبژاردنەوانێ. ئەمان چ پرینسیپێکیان هەیە بۆ ئەوەی کە ئەم زمانە بەکاربێنن. پرینسیپی ئازادی ڕادەربڕین ئەمە لەکوێی دنیا چۆتە ژێر بابەتی ئازادی ڕادەربڕینەوە ئەمە بە تەواوەتی پێچەوانەی نظامی گشتی کۆمەڵگەیە کللتور و دابنەریتی کۆمەڵگەی کوردەواری بە هیچ جۆرێک ئەم شەڕە جنێوە ئەم کردارە ناشرینانە ئەوەندە لێک هەڵوەشاوە شاری سلێمانی ئەوەندە لێک هەڵوەشاوە تا جنێو بە شەرەف و ئەخلاقی خەڵق بدەین. بەڵێ ئەوەندە کەشێکی نائارام و ناشرینیان بۆ هاوڵاتیان دروست کردووە کە سێ بەشی هاوڵاتی لە ڕقی ئەم شەڕە جنێوە ناچن بۆ دەنگدان. ئەوان پیان وایە کە ئەمە تەئسیری هەیە چکە هیچ کردارێکی خزمەت گوزاریان بۆ هاوڵاتیان ئەنجام هاوڵاتی ئەبێ کاردانەوەی هاوڵاتی ئەبێ چی بێ دژی ئەمە ئەوەندەی ئێمە سەردانی هاوڵاتیانمان کردووە هاوڵاتیان زۆر لەو دۆخەنا لەبارن و زۆر پێیان ناشرینە و چکە ئەمان لە ڕووی کولتور و دابوونەریتی کوردەواریەوە بەراوردی ئەم کردارانە دەکەن. ئەمانە لەناو خێزانی کوردەواریدا نەشرە جنێو هەبووە نەکرداری ناشرین هەبووە ئەم شتانە نەبووە بەڕاستی بە شێوازێکی ئاشکراشتۆ بێ لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەمە بکەیت. باش خۆ یاسای سزادانی عراقی ساڵی سەدێک پێش ئێستا ئەم کردارانەی بە تاوانکاریدانە لە هەمان کاتە بۆیە یاسای ئێمە یاسای ژمارە 6 ساڵی 2008مان هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بە پێی مادەی 2 ئەم یاسایە دەڵێن هەر کەسێک ئامێرەکانی پەیوەندیکردن بەکار بهێنێت واتە چ ئینتەرنێت بێت چ ڕاگەیاندن بێت چ هەر ڕێگەیەک بێت بەکاری بهێنێت بۆ بوختانکردن بۆ هاوڵاتیان ئەو تا بە ئاشکرا بوختان بە کاندید و بەدەنگ دەردەکرێت بەکاری بهێنێت بۆ بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست ئازێت نەبێ با بزانین ئەم هەواڵی تۆ کە بڵاوی ئەەکەیتەوە کە کاندید ئەخلاقی نییە و شەرەفی نییە و کاندید وەکو ئەوان دزە بەڵگە چییە لەسەر ئەم هینە بەکاری دەهێنن بۆ بڵاوکردنەوەی بریندارکردنی هەستی دەنگدەر و هەستی کاندید تۆ دەبێت بەڵگە بهێنیتەوە لەسەر ئەم قسانەی کە دەیبەخشیتەوانێ لێرەدا ئەمانە هەمووی کردداری تاوانکارین و کەسی تاوانبار سزا دەدرێت بە حەپسکردن بۆ ماوەیە کە لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت و بە غەڕامەیەکیش کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت بە هەمان شێوە بە پێی مادەی 57 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم کردارانە تاوانکارین کەسی تاوانبار سزا دەدرێت بە حەپسکردن و بە غەرامە کە لە 10 ملیۆن دینار کەمتر نەبێت چکە ئەو کەسولانە سیاسیانی کە ئەم کردارە ناشرینانە بەرامبەر بە هاوڵاتیان بەکاردەهێنن سزاکەیان غەرامەیە لە 10 ملیۆن کەمتر نەبێت و لە 25 ملیۆن دیرانیش زیاتر نەبێت
و من داواکارم لە پاڵێوراوانی ئەو لایەنە سیاسیانی کە پێیان وایە هەستیان بریندار کراوە و ئەم جنێ و تەشیرەیان پێکراوە پێویستە لەسەریان ڕێکاری یاسایی لە دژی کەسی تاوانبار بگرنەبەر و بە زووترین کات کەسی تاوانبار ئیجراعاتی یاسایی لەگەڵدا ئەنجام زۆر باشە دەستخۆش بەڕێز خاتوونیان عومەر یاساناز گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە کە لە ئەڵلقەی دووەمی ڕۆژمێری هەڵبژاردن لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵما بوون بەڵێ بینێرانی بەڕێز ئەمە ئەڵلقەیشمان لێرەدا کۆتایی دێت هیوادارین تۆی بینەر ئێوەی بەڕێزی بینەر بەشدار بن لەگەڵمان بە ناردنی ڤیددیۆ وێنە پرسیار کۆمنت هەر شتێکتانە بێ بۆ کوردستان 24 تا بە هەموو لایەکمان بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ دوور لە ناوزڕاندن و خەڵکیش دەبێ هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە ناوزڕاندن. شەوێکی خۆش بۆ هەموو لایەکتان و کوردستانی شەمیشە ئاوەدان و پارێزراون.